ئێمەم شەو گفتوگۆکین لەسەر کوی ئەم بابەتانە بە میوانداری بەڕێز سۆران داودی نووسەر و ڕۆژنامەنووس کە بە سوپاسەوە لە سودەکارمان لە شاری کەرکووک میوانی بەرنامەی پانۆرامایە. کاک سۆران سڵاوت لێبێ، خۆشحاڵین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانیت. بەڵێ دەمەوێت گفتوگۆی زیاتر بکەین سەبارەت بە دەستبەکاربوونی دۆناڵد ترامپ وەک سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەم ڕووداوە بۆچی دەبێتە ڕووداوێکی سیاسی مێژووی گەورە بۆ هەموو جیهان، خۆی ژەر وڵاتیەکە و سەرۆکەکەشی وەکو سەرۆکی هەموو وڵاتانی دنیا، یعنی کاتێکە دەست بەکارە بێ کۆمەڵێک ڕێکار و مەراسیمی ڕۆتینیات بەڕێوە دەچێت. بۆچی وایە بەڕاستی کاک سۆران؟ بەڵێ ئەم کاتتان باش، بڕاستی هاتنی دۆناڵد ترامپ نەکەر هاتنی ئەو هاتنی هەر سەرۆکی ئەمریکی خۆی لە خۆیدا ڕووداوێکی گرنگە، چونکە لەبەرەوەی نەک لەبەر سەرۆکە بەڵکو لەبەر ئەوەی ئەمریکا خۆی هەژمونێکی گەورەی هەیە لە زۆربەی ناوچەکانی جیهان و کاریگەری هەیە لەسەر ڕووداوەکان و ئاراستەی ڕووداوەکان و هەروەها ئێستا کە بینە سەر باسی ترامپ ڕەنگە خۆی ئەوە زیاتر گرنگیەکەی لەوەدایە تاکو ئێستا خەڵکی چاوەڕێی ئەوەن بزانن ترامپ چێکا، چونکە ترامپ بەڕاستی لە فترەی یەکەم لە قۆناغی یەکەمی حکم دەسەڵاتیدا لە ئەمریکا، ینی هەندێک ویستی هەندێک ڕێڕە بگۆڕێ. بۆ نمونە ئێمە ئازانین هەموو لە ئەمریکا دوو پارتی سیاسی زیاتر دەسەڵاتیان یا هەر ئەوان دەسەڵاتیان گرۆتە بەر جمهوری و دیموکرات خوازەکان هەمیشە کە گرنگیان بە ناوەوە داوە و بەڵام جمهوریەکان بەدەرەوە. ترامپ بە پێچوانەی ئەمەوە ترامپ ویستی زیاتر گرنگی بە ناوەی سیاسەتی ناوەی ئەمریکا بدات و دەرەوە تا ڕادەیەک بخاتە خزمەتی ناوە. ئێستا ڕەنگە لەم خۆناغە تازەیەدا شتەکان بگۆردێ لەبەرەوەی هێشتا کوشتەکان بە ئاشکرا دیار نییە، بۆیە ئەمە گرنگیەکیە بۆ ئەوەی خوێندنەوەیەک بکرێت بۆ ئەو سیاسەتی ترامپ. ڕەنگە ترامپ لەو ڕۆژەیە کە دەسەڵات ئەگرێتە دەستیا کە ئەبێتە سەرۆکی ئەمریکا هەند وتارێکی هەبێ، ئەو وتاری خۆی لە خۆیدا ڕێنیشاندەری سیاسەتەکەیەتی سیاست تازەکەی کە خەڵکی هەموو یا هەموو جیهان چاوەڕوانیەتی. بەڵێ کەواتە ینی ئەو تاریکە جەناب دامەژەی پێدەی نەخشەڕێیەکە بۆ سیاسەتی ئایندەی هەم ئەمریکا هەم سیاسەتی دۆناڵد ترامپ. بەڵام ینی جەناب دامەژت بە خاڵێکی گرنگ کرد بۆ خۆی ینی دەست بەکاربوونی ترامپ، ینی زۆر کەس بە چۆنەڵی بەتامەزرۆی و چاوەڕێگەن، چونکە بڕیارەکانی ترامپ لە ڕابردووە بینیمان کە هەتێکە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو، ینی پڕ لە مفاجئە و پڕ لە پشێوی بوو هەندێک جار بۆ ناوچەکانی کە بڕیاری لێدا بۆ جیهانیش بەگشتی ینی کاک سۆران. دۆناڵد ترامپ کاتێکە خۆی ینی کەسێکە هەمیشە بە کەسێکی ینی چۆنەڵی بڕیارە سەیر و سەمەرەکان ناسراوە، پێ دوایە هەر لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی وەکو خۆی وتوێتی کە 100 بڕیاری گرنگ دەرەکەم بۆ ناوخۆی ئەمریکا و بۆ جیهان. ئەو 100 بڕیارە پێ دوایە هەموو دنیا بگۆڕێت لە شەو ڕۆژێکدایە خود نەخێر سیاسەتەکە داڕێژراوە ئەوەی کە هەیە ئەویش پێویستە لەسەر ئەو سیاسەتی ئەمریکا بڕات. بڵێ ترامپ ڕەنگە کە یەکەم جار دەسەڵاتی گرتە دەست ئەو پێش چەند ساڵێک ئەو کاتە لە وەکو پیاوێکی بزنسمان هاتە ناو سیاسەتەوە. بەڵام ئێستا لەو باوەڕام ئێستا تەجروبەیەکی باشی هەبێت یا بینینێ ڕوانینێکی باشی هەبێت بۆ جیهان، هەروەها خەڵکی زۆری لە دەورە هەبێ. ئێستا ئەو 100 خاڵی کە باسەکرێت بڕوان ناکەم لە شەو ڕۆژێکە جیهان بگۆڕێ، بەڵکو لە چونکە خۆی گۆڕینی جیهان لە شەو ڕۆژێکە ڕەنگە مەسەلێکی خەتەرناک بێ، باش نەبێ تەنانەت نەک هەر بۆ خەڵکەکە بەڵکو بۆ ئەمریکا، چونکە ئەمریکا ئێستا خۆی دۆناڵد ترامپ نەیتوانە ئامادەکاری ئەو گۆڕانکاریانە بکە. گۆڕانکاریەکانش کە لە جیهان ڕوئەدەن دەبێ ئەمریکاش ئامادەکاری بۆ بکە. من لەو باوەڕە ئەمجارە سیاسەتی ترامپ سیاسەتێکی جودایە، سیاسەتێکی حەکیمانە ئەبێ، سیاست کە بێ نەختێ دووربینە بێ، مفاجعاتی کەمتری تیا ئەبێ. ئەگە مفاجعاتشی تیا هەبێت بڕوان ناکەم ینی مفاجعاتەکان بۆ شێوەیەک بێ کە با بڵین زیان بە سیستەمی گشتی جیهان بگۆڕێت، چونکە خۆتان نەزان ئەم هەر ناوچەیەک و سیستەمێکی سیاسی سەربازی
خۆی هەیە و هەندێک بەڵام ڕەنگە هەژمونونەکان هەژمونی ئەمریکا لە هەندێک ناوچە زیاد بکاو لە هەندێک ناوچە کەم بکات بەپی سیاسەتی ترامپ چکە ترامپ زیاتر ڕەنگە سیاستەکەی لەسەر ئەوە بنیاد بنێت کە وەکو مەسلەیەک یەک زایدن دوو یەک ئەکاتە دوو زایدن دوو کات چوار هەندێک مەسلەی ئابووریش لێکدان بەڵام لەگەڵ ئەوەشە هاو مەسەلە سیاسیانە خۆی کاریگەری لەو هاوکێشانە ئەکا بۆیە لەو باوەڕام ئەمجارە ترامپێکی تر بێ ترامپێک بێ کە بتوانێت لەگەڵ گونجاو بێ لەگەڵ ڕووداوەکانی جیهان و بگونجێ لەگەڵ ئەوەی ئێستا هەیە چونکە پێشتر ئێستا ڕووداوەکان ڕووداوی گرنگ کە ڕوویداوە لەم چەند مانگەی لەم دواییدا لەبەر چاوی ترامپ بۆ وازام لەگەڵ جەنابتە کاکەوڕێککە پێشەوەی ئەم ڕووداوانە ڕوو بدات باسی ئەم ڕووداوانەمان کرد یعنی بە دقت باسی ئەوانام ئەوە ئەو شتەمان کرد کە ڕوو ئەدات و بە تایبەتی لە ڕۆژئاوا و لە ناوچەکەیە ئەگە ئێمە وەکو خەڵکانێکی ڕۆژنامەنووس ئاگاداروین بێگومان ئەوە هیچێکی وەکو ترامپ کە خۆی ئەو کاتە ئامادە بوو بۆ ئەوی بێتە سەرۆکی ئەمریکا بێگومان ئەویش ئاگادارە. بالضبط ئێمە لە یەک دوو گفتوگۆی ڕابردووە لەگەڵ بەڕێزت کاک سۆران ینی فعلن ینی هەندێک پێشببینی و هەندێک لێکۆڵینەوەی وردت کرد ینی بەڕاستی زۆرێک لەو بابەتانە ینی لە ساحی سیاسی لە ناوچەکە لە جیاندا ڕوویاندا و پێشببینیەکانیش بەو شێوەیە بوو دەسەکان خۆش کاک سۆران ئەمێ ینی بازە خاڵێکی کە بکەم هەر لە سەبارەت بە دەست بەکاربوونی ترامپ جەنابیشتە ئاماژەت پێدا ینی خۆی ئەم کەسێکی ینی بازرگانە و ملیاردێریشە هەر لە پێش مەراسیمی دەست بەکاربوونەکەی و بۆ ئامادەکاری ئەو مەراسیمە زۆرێک لە ملیاردێرەکانی ئەمریکا تاوان بەس ئەوانە بێ پارە بەخشن بۆ ئاهەنگەکە زیاد لە 170 ملیۆن دۆلار بەخشراوە تا ئێستا لەلایەن ملیاردێرەکانەوە بۆەوەی کە ئامادەکاری بکرێت بۆ ئاهەنگەکە و بۆ دەست بەکاربوون و بۆ ئەو میوانداری کە کرێت. تاوان ئاهەنگی دەست بەکاربوونی جۆ بایدن کە ئەنجام دراوە لە کاتی دەست بەکاربوونیدا 70 ملیۆن دۆلار پێم وابێ ئامادەکرا بوو تاوان ئێستا فەرقەکە زۆرە لە 170 ملیۆن دۆلار. ئەم جیاوازیە لە ڕووی ینی کۆکردنەوەی داهات بۆ ئەو ئاهەنگە و ئامادەبوونی زۆربەی ملیاردێرەکانی ئەمریکا بۆ بەخشینی پارە لەم مەراسیمەدا بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەوەیە کە خۆی دۆناڵد ترامپ ملیاردێرە و بازرگانە دەیەوێت زۆرترین پارە ڕابکێشەوە زۆرترین ملیاردێرەکان لە خۆی کۆبکاتەوە یاخود نەخێر ئەمەش دیوێشی دیکەی سیاسی و بەهێزی ئەم کەسایەتیە بۆ سەرۆکایەتی ئەمریکا کاک سۆران. وڵا خۆی زۆر مەسەلاگە یەک لەبەرەوەی خۆی کابرایەکی دەوڵەمەندە و ملیاردێرە بێگومان پەیوەندیەکانی لەگەڵ ملیاردێرەکانە و پەیوەندی هەیە و هاوڕێتی هەیە و ڕەنگە ئەوانش چاویان لەوە بڕی بێت کە دۆناڵد ترامپ ئەبێتە سەرۆکی ئەمریکا ئەوانش بەرژەوەندیەکانیان زیاتر بکەن لەگەڵ دۆناڵد ترامپ بە ئەمە یەکێک لە خاڵەکانە خاڵەکەی تریش ئەوەیە کە ئێستا سیاسەتێکی نوێ لە ناوچەکەی ئەبێ ڕەنگی هەندێک کەس لە ترسی ئەوەیە ئەو مەسلەی کردی بە ینی ترسی ئەوەی هەبێ کە دۆناڵد ترامپ مێسەرم بۆ نمونە بێتەینەوە کە بێتە کایەوە دەبێ بەرژوانەکانی خۆیان بپارێزن بۆیە ئەوانش هاتوونە بەو ئاراستەیە هاتوونە پارێکی زۆریان داوە بەڵام ئەمەش معنای ڕەنگە ئەوەش بگەێنێ کە سیاستەکەی ئەم سیاستەی تازەی دۆناڵد ترامپ ڕەنگە ئابووری با بڵێن کاریگەر فاکتەرێکی گرنگ بێ لە سیاستە نوێەکەی دۆناڵد ترامپ یان ئەمەش خۆی ئاماژەیەکە بۆ ئەو مەسەلەیە هەر خۆی نەگ ئابووری ینی ئێمە بینیمان لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردن لە کەمپینی ینی کۆماریەکان یەکێک لەو ملیاردێرانی کە پشتگیری لە دۆناڵد ترامپ کرد ئیلۆن ماسک بوو ینی پارێکی زۆریدا بۆ حملەی انتخابیەکەی و دوای ئەوەی کە دۆناڵد ترامپ دەرچوو بینیمان کاک سۆران ینی ئەو سەرمایی کە ئیلۆن ماسکی بوو زۆر زیادی کردو ینی بازەوا کرا کە بە ملیارەها دۆلار قازان شۆتە سەر سەرمایەکەی خۆی بۆ خۆی ئەمە کۆکردنەوەی سەرمایەدارەکان و ملیاردێرەکان لە دەوری ترامپ تاوان و بەخشینی ئەم پارەیە بۆ داهاتویان و بۆ داهاتوی حکومڕانی دۆناڵد ترامپ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە دنیاشدا کە بەرژەوەندیشی باڵای ئەمریکا هەیە لە ڕووی بازرگانیەوە ئەمان بەشیان دەبێ و ینی پشکیان دەبێت لەم بابەتەیە لەمەیە هاوڕێی جەنابەت کاک سۆران. بەڵێ من لەو باوەڕم کە ئەو مەسەلەیە زۆر مەسەلێکی کە خۆی فراوانکردنی با بڵێن فراوانکردی مەسەلە ئابوووریەکان
لە سیاسەتی ئەمریکایە ئەوان زیاتر سوودبەندە من ملیاردێرەکان سوودبەندە من بێگومان ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە جەنابەت باست کرد بێگومان وایە دۆناڵد ترامپ بەرەوە ئەو ڕواکە کە بتوانێت سیاستێک بکە سیاستەکە وەکو باسم کرد فاکتەری ئابووری فاکتەری پارە تێیدا باڵێن گرنگیەکی خۆی هەبێت. زۆر باش هەر بە ئەم بابەتە ینی ئابووریە و ئەم بەرژەوەندی و ئەمەی سیاسەتی کە دۆناڵد ترامپ بە تایبەتی ینی دەوێت پەیڕەوی بکات لە 4 ساڵی داهاتوویدا بۆ هەم ئایندەی ئەمریکا بۆ ئایندەی دنیا و ناوچەکە ئەگەر ئەمە تۆزێ نزیکەینەوە بیبەسینەوە بە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا بە دۆخی عێراق و هەرێمی کوردستان با ئێمە جارێ هەرێمی کوردستان بە نمونە وەربگرین و تۆزێک گفتوگۆ لەسەر بابەتی هەرێمی کوردستان بکەین یعنی ئەزانی کە بەرژەوەندی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکادا زۆر جار ینی باز دەکرا بەرژەوەندیشی سەربازی بوو بەڵام نەخێر ینی ئێمە بینیمان یەک دنیا کۆمپانیای ئەمریکی هەبوون لە هەرێمی کوردستان و لە نێویشیاندا بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ڕووی نەوت و لە ڕووی ئابووریەوە پارێزراو بوو ئەم سیاسەتی بەرژەوەندی بازرگانی و هەروەها نەوت کە لە داهاتوودا ینی دۆناڵد ترامپ دەیەوێت بایەخێکی زۆری پێ بدات تا چەند ئەتوانین بڵین هەرێمی کوردستان وەک هەرێمێکی پارێزراو وەک هەرێمێک لە ڕووی پەیوەندی سیاسی و بازرگانی و ئابووریەوە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ خودی دۆناڵد ترامپ وەکو سەرمایەدارێک دەتوانین ئێمە تەوزیف بکەین بۆی کە پەیوەندیشی باش بێت و پارێزراویش بین تا ڕادەیەک لە چوارچێوەی ئەو سیاسەت 4 ساڵەی کە دۆناڵد ترامپ لە ناوچەکە و بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان و عێراقیە بێ کاک سۆران. بەڵێ ئێمە ناتوانین بڵێن ئەمریکا بە تەنها سیاسەتێکی تایبەتی ئەبێ بەرامبەر کوردستان چونکە ئەو سیاستی ئەمریکا لەگەڵ عێراق لەگەڵ با بڵێن لەگەڵ خودی عێراق وەکو دەوڵەتی عێراق لە بەغدا جێبەجێ ئەکا یا پەیڕەوی ئەکا خۆی لە خۆیدا کاریگەری ئەبێ لەسەر هەرێمی کوردستان بۆ نمونە ئەگەر بێت و جۆرێک لە جۆرەکان پەیوەندەکان باش دەبن یا بتوانێت یا ئەمریکا جۆرێک لە زەختێک یان پاڵەپەستۆی بخاتە سەر بەغدا ڕەنگە ئەوە لەلایەکەوە بۆ ئێمە باش بێ و لەلایەکەوە بۆ ئێمە خراپ بێ ئەمە بەڵام ینی خۆی لە خۆیدا ئەمە پەیوەندەکان لەگەڵ عێراق پەیوەستە بە ئێمەش وەکو کوردستان بەڵام لە کۆتاییدا ئەوە ئەتوانین ئەوە بڵێن کە ئەمریکا پێویستی بە هەرێمی کوردستان هەیە ئەگەر بێت و بیەوێت سیاسەتی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەستا ڕازە هەژمونی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بپارێزید و زیادوێکە یان بتوانێت بەرامبەر ئەو گۆڕانکاریانەی کە لە سیستەمی سیاسی و هەژمونی هاوسەنگی هەژمونەکان هاتۆتەکایەوە ئەو بپارێزێ بۆیە ئەمریکا لەو باوەڕم نەک لە داهاتوویەکی دوورە ئێستا ئەمریکا پێویستێکی زۆری بە هەرێمی کوردستان هەیە بۆ پاراستنی هەژمونی خۆی دەبێت هەرێمی کوردستان پارێزێ پاراستنی هەرێمی کوردستانش پێویست دەکا کە تۆ پەیوەندی ئابوووریەکان لەگەڵ هەرێمی کوردستان باش بێت پەیوەندی ئابوووریەکان پەرە پێ بدەیت لە هەرێمی کوردستان لەو باوەڕم ئەگەر بێت و ئەو سیاستێک کە باسم کرد پەیڕەو بکرێت دۆخی هەرێمی کوردستان بەرەو باشتر بێت و ئەکتیفتر بێت لە ڕووی لە هەموو ڕێکەوە بە تایبەتی لە ڕووی ئابوووریەوە ئەمما ئەگەر باسی عێراق بکەین عێراق ینی مەسەلەی عێراق ڕەنگە دوسێ ئەگەر لە خۆی بگرێت یەکێک لە ئەگەرەکان ئەوەیەکەوە ئایا سیاسەتی ترامپ بەرامبەر با بڵین ئێران چۆنەبێ ئەو کاتە بەرامبەر عێراق چۆنەبێ عێراق و ئێران سەیری چۆن سەیری عێراق و ئێرانەکە پێکەوە یان ئێوە عێراق جیا بکاتەوە لە ئێران ئەمانە هەمووی کاریگەری خۆی ئەبێ لەسەر یان لە ناساندنی ئەو سیاسەتەی کە ئەمریکا ئەیکا بەرامبەر عێراق لەو باوەڕم عێراقش هەنگاوی ناوە بۆ ئەوەی بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ سیاسەتی تازەی ئەمریکا و هەندێک شت هەیە وەکو بڵێ بەعەربی بڵێ مەلام حەکانی سەرەتایەکانی دیارە کە عێراقش ئەوێ گۆڕانکاری لە خودی خۆیان بکە لە خودی دەسەڵاتە بکە لە جنگەکانی دەسەڵاتەکە لە جنگەکانی هێزە سەربازیەکانە بکە لە هەموو ئەو بوارانە بوو ئەوەی بتوانێت لەگەڵ قۆناغی تازەدەکە قۆناغێکی با بڵین ترەمپیە ترەمپ کرێتە کایەوە بتوانێت بەردەوام بێت و هاوتەری بێ لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە
ناوچەکە ڕوەدا. کاک سۆران هەر لەسەر ئەو مەلامیحانەی کە جەناب داماژەی پێدەی کە دەرکەوتۆ بە تایبەتی بۆ پشگیریکردنی کورد لەلایەن ئەمریکاوە، ینی ئەوە تا بۆ نمونە ئیدارەی ئەمریکا داوای لە حکوومەتی عراق کردووە، داوای لە ئەنجومەنی نوێنەرانی عراق کردووە کە بابەتی پرۆژە یاسای بودجە بە تایبەتی کە پشکی هەرێمی کوردستانی تێدایە تێپەڕن. یعنی ئەمە خۆی کەواتە لە ئێستاوە بەوادرەکان دەرکەوتووە کە پشگیری کورد لەلایەن ئیدارەی نوێی ئەمریکاوە زیاترە بێ و جدیترە بێ لە بەرامبەر عێراقدا بۆی کە داخوازەکانی کورد جێ بکرێتەوە، وایە نا؟ بەڵێ وایە ئەمە ئەگە وەکو ئەوە سەیری بکەین وەکو مەسلێکی استراتیجی بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا، بەڵام ئێمە نازانین کە ترامپ هات شێوەی سیاستەکەی چۆنە بێ. ئەگەر سیاستەکەی هەمان ئەو سیاستە بێت کە ئێستا خۆم و خۆت ئاماژەمان پێی کرد کە هەژمونی سیاسی خۆی بپارێزێ لە ناوچەکە، هەژمونی سەربازی خۆی بپارێزێ لە ناوچەکە، لەو باوەڕم بە هەمان دەبێت بە هەمان سیاست بڕات و بە بێگومان ئەوە شێکێکە بێت لەو مەلامحانەی کە با بڵین بۆ خۆناغێکی تازەی سیاسەتی ئەمریکایە بەرامبەر بە کورد لە ناوچەکەیە. لەو کورد بەگشتی من لەو باوەڕم کورد لەم گۆڕانکاریانە کە لە ناوچەکە ڕوەدات، لەو گۆڕانکاری کە لە دەسەڵات لە ئەمریکاش ڕوەدات، لەو باوەڕم ینی خازانجێکی باش بکە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابوووریەوە بتوانێت چەند هەنگاوێک بڕواتە پێشەوە نەک وەکو قوارەیەکی وەکو هەرێمی کوردستان زیاتر با بڵێن زیاتر بەرجەستە بێت، چونکە ئێستا خەریکە هەرێمی کوردستان ینی وەکو بڵێن کاڵ بۆتەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕوویینەوە، بەڵام ئەو کاتە جایەتر تۆخ بێتەوە وەکو سەرەتاکە ساڵی 2006 و 1970 کە لە عێراق و لە ناوچەکەیە هەرێمی کوردستان حسابێکی تایبەتی بۆ ئەکرا. هەر لەسەر بابەتی ینی پەیوەندیەکانی ئەمریکا و بە تایبەتی ینی دۆناڵد ترامپ لەگەڵ ینی کورد وەکو ینی نەتەوە، ینی ئەبینین ئێمە لە ڕۆژاوی کوردستانی ژانی بە هەمان شێوە ئەمریکا چەندین جار لە دوای ئەو گۆڕەکاریانی کە لە سووریا هاتۆتە ئارا و دووپاتیەوەی کردوەوە کە ئەوان هێزە کوردیەکان هاوپەیمانی سەرەکییانن بۆ لە ناوبردنی داعش و تیرۆر لە وڵاتە و ئەوان پشگیری کوورد دەکەن و تازەترین بابەتی ئابووری و بازرگانیش کە لە نێوان ئەمریکا و ینی ڕۆژاوی کوردستان ڕوویاوە، ینی ئیمزاکردنی کۆمەڵێک گرێبەستە لە بواری نەوتە کە بە تایبەتی چێلگەکانی ڕمێلان و هەندێک ناوچەی دیکە دەگرێتەوە. ئەمە وای کردووە کە ینی هەندێک داوەتی سیاسی داوەتنامی سیاسی بۆ سەرکردە سیاسەکانی کورد بە تایبەتی لە ڕۆژاوی کوردستان و لە هەرێمی کوردستانیش لەلایەن ئیداری نوێی ئەمریکاوە بکرێت بۆ ئەم مەراسیمە گەورەیە، بە تایبەتی ینی بانگێشکردنی بەڕێز مەزلوم عەبدی وەکو فەرماندەیەزەکانی سوورای دیموکرات بۆ ئەم بابەتە ینی بۆ ئەمریکا چەندە گرنگە لە ڕووی سیاسیەوە کاک سۆران بۆ پاڵپشتیکردنی کورد لە ڕۆژاوی کوردستان؟ بڕاستی یانین ئەو بانگێشەکردنی جەنەڕاڵ مەزلوم عەبدی بۆ ئەمریکا گرنگیەکی زۆری هەیە، نەک بۆ مەسەلەی ئەوەی کەوا با بڵین وەکو مەسەلەیەکی کوردات وەکو ئێمە وەکو کورد سەیری بکەین یا وەکو ناوچەکە، یانی ئەوە ئەو گرنگیە دەرەخات کە ڕۆژئاوا لە هاوکێشەکەیە لە هاوکێشەی هەژمونە لە ناوچەکە چەند گرنگی خۆی هەیە، نەک ئەمە لە ڕووی مەسەلەی کوردایەتیەوە نییە، بەڵکو ئەمە تەنها مەسلەیەکی نەتەوایەتی کورد نییە، بەڵکو ینی ئەمە کورد لە ڕۆژئاوا ئەمە ئاماژەیە بۆ ئەوە کورد لە ڕۆژئاوا چۆتە ناو هاوکێشەیەکی سیاسی سەربازی ئابووری گەورەی جیهانیەوە کە ململانەی سەپاندنی هەژمونی خۆی کات لە ناوچەکە. یانی ئەمە کورد ئێستا بۆتە بەشێک لەو هاوکێشەیە کە کورد بۆتە بەشێک، ئەمە ڕەنگە ئەمە هەر نەک هەر بۆ کوردی ڕۆژئاوا باشە، بەڵکو بۆ ئێمەش کە لە باشوور ئەمەش گرنگیەکی هەیە، ڕەنگە بۆ کوردی باکوورش گرنگی هەبێ کەمتر بۆ ڕۆژهەڵات، بەڵام ئەمە گرنگیەکی گەورەی هەیە، گرنگیەکی سیاسی هەیە، ئاماژە پێدانە یان تۆ ئەوە لە کاتێک کە ئەمریکا کە کاتێک کا تورکیا داوای ئەوە بکە کە هیچ هێزێکی کوردی لە ڕۆژئاوا نەمێنێت و هەمووی چەکدامێن، تەنانەت سەرکردە سووریەکانی کوردی سووریاش ئەڵێ دەبێ بڕۆن لە سووریا نەمێنن. ئێستا ئەمریکا دێ بەڕەسمی ئەوانە بانگێشتەکە بۆ ئەوێ یان باڵێن ئەمە ئاماژەی زۆرن لە کاتێکە تورکیا خۆی بە
هاوپەیمانی ئەمریکازانانی ئەمریکاش هاوپەیمانەتی لەگەڵ تورکیا هەیە بەڵام دیارە ینی ڕۆڵی کورد گرنگی کورد لە ناوچەکە لە ڕۆژ ئاوا گەیشتە ئاستێک ڕەنگە ئێمەش نەزانین هینەکان چییە بەرنمەکان چییە پلانەکان چییە بۆ دوا ڕۆژ بەڵام ئەمانە خۆی ئاماژن بوو ئەوەی کە کورد لە پلانی داهاتووی ئەمریکا یا لە پلانی داهاتوی ناوچەکە گرنگیەکی زۆر گەورەی هەبێت. هەر ئەم ڕووداوانە کاک سۆرانوای کردووە ینی بۆ نمونەسە بازەوە دەکرێت ینی بە هەوڵ و نێوەنگیریەکانی بەڕێز باڵجەلا تاالبانی سەرۆکیشێتی نیشتیمانی کوردستان ئەین ژەنەرال مەزلوم عەبدی بڕیارە بێت هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆک و سەرکردە سیاسیەکان هەرێمی کوردستان بە تایبەتی لەگەڵ سەرۆکی یەکێتی و لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کۆبێتەوە خۆ بۆ خۆی ئەمە ینی جارێکی دیکە ڕێخستنەوەی نێوماڵی کووردە هەم لە باشوور هەم لە ڕۆژاوی کوردستان چەندە باشوور بەهێز بێ هێندە ڕۆژاوی کوردستانیش بەهێزە بێ ڕۆژاوە بەهێز بێت ینی عمق و استراتیژیەتی باشووری کوردستان هێندە بەهێزتر دەبێت ینی پێ دوایە ئەو هۆڵانی کە بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان داوێتی بۆ ئەم بابەتە بە تایبەت بۆ نێوماڵی کورد و هاتنی بەڕێز ینی ژەنەرال عەبدی بۆ هەرێمی کوردستان ئەمانە چۆن هەڵە سەنگێنی بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کورد و بڕیاریش ینی لێرەوە سەفەرەکەی ئەمریکا ئەنجامدا بەڕێز عەبدی. بڵێ یان خۆی لە خۆیدا ئەمە کۆکردنەوەی کووردە بۆ لێکتێگەیشتنێک تێکتەگەیشتنێکی قۆناغەکە یعنی ئەم مبادرەیە ئەم کاری کە سەرۆک بافڵ جلا تاالبانی کردێتی خۆی لە خۆیدا یانی ئەچێتە چوارچەوەی ئەو سیاسەتەی یەکێتی کە هەم لە ڕووی وەکو کوردی باشوور لە سیاسەتێکی تایبەتی هەیە بۆ باشوور و سیاسەتێکی کوردستانی هەیە جگە لەوەی کە سیاسەتێکی نیشتیمانی هەیە کە بەرامبەر بە عێراق ئێمە ئێمە سێ سیاست کە هاوتەری بن جێبەجێ دەکرێت بە لە ڕێی سەرۆک بافڵەوە ینی بەڕاستی ئەمە خۆی لە خۆیدا ئێستا گرنگیەکی لەم قۆناغەیە نەک گرنگە بەڵکو زۆر پێویستە ئەوەی کە سەرۆک بافڵ کردێتی ئەو چکە درککردنە بەوەی کەوا ئیتر لە قۆناغی داهاتوە چێ بێ ئەگەر ئێمە ئەمە نەکەین چیمان بەسەر دێ بۆیە لەو باوەڕم لایەنەکانی تریش سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و ئەوانش لەو مەسلەی تێگەیشتون کە گرنگی لێک تێگەیشتن و ڕێخستنەوەی ماڵی کورد چەندێک گرنگە و ئەم دەست پێشخەرەی سەرۆک بافڵ لەو باوەڕم بتوانێت ینین کاریگەریکی خۆی هەبێ نەک کاریگەریکی گەورەی هەبێ لەوەی کە کورد جارێکی تر نەبێتەوە قوربانی سیاسەتە لابەلایەکان و خۆی ببێتە خۆی بڕیاری خۆی بدات و خۆی قسەی خۆی بکات چونکە ڕۆیشتن بۆ ئەمریکا بە یەک گوتاری سیاسی بە یەک ویستی سیاسی ئەمە ڕەنگە سەنگی کورد بەهێزتر بکە هەمیشە مامجلال ئەو سەنگەی بەهێزەکردی ئێستا سەرۆک بافڵ تاالبانی لەو باوەڕم بتوانێت هەمان ڕۆڵ بەهێزکردنی سەنگی کورد لە دەرەوە ئەمە بۆتە ئەرکێک کە سەرۆک بافڵ جەلال تاالبانی گرتێتی ئەستۆ و نەک لەو باوەڕم بێگومان سەرکەوتنێکی باش بەدەست دێنێ بە تایبەتی ئەگەر مەزلوم عەبدی هاتە کوردستان نەکرد لە کوردستان لەو باوەڕم ئەگەر ئەبڕۆم بۆ ئەمریکا لە ئەمریکاش لەوێ ڕەنگە هەندێک لایانی ئەمریکی مەزلوم عەبدی لەگەڵ تورکەکانش کۆ بکاتەوە هەوڵێک بدا کە نزیکیان بکەنەوە لەکتری ئەمە یەکێکە لە ئەگەرەکان ئەگەر چی ئەگەر دوورش بێ بەڵام یەکێکە لە ئەگەرەکان ئەمە زانیاریە کاک سۆران هەتە بەخوا جۆرێک لە زانیاریە بەڵام ئەگەر بێتە سەر مەسەلەی عقل وا ئەڵێ ئەوان هەمویان لە ئەمریکا یەک بگرن یانین دوور نییە بتوانن ئەمریکاش ئەمە ویستی بێ یان بێگومان دیارە شتێکی بەو جۆرەشەیە وڵا گرنگە ینی بەڕاستی ینی لەم ڕەوشەی کە دەگوزارێت لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە و جەنابیش ئاماژەت پێدا ینی لەگەڵ لە ساتی دەستبەکاربوون و سەروبەندی دەستبەکاربوونی دۆناڵد ترامپی ژۆک و سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا گەر ئێمەی کورد لە ناوخۆی هەرێمی کوردستان لە باشوور ئاوا یەکگرتوو بینەوە نێوماڵی خۆمان ڕێخینەوە و ئەو داوایانشی کە هەبوو بۆ ڕۆژاوی کوردستانیش کە ڕێخستنەوەی هەردوو بەرەکە لەوێ بە هەمان شێوە یعنی ئەم هەوڵانە گە سەرکەوتوو بێت و ئێمە نێوماڵی خۆمانی یەکگرتوو بێ وەکو جەناب دەڵێ یەکگوتار بین کاتێ دەچینە حادەسێکی مێژووی ئاوها گەورە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دیارە ئێمە متمانەمان زیاترە بێ لەلایەن دۆستەکانمان بە تایبەتی ئەمریکیەکان کە هەمیشە لەسەر هێڵ بوون بۆی کە
ئێستا ئێمە لە سەروبەندی پێکەنانی حکوومەت هێرێمی کوردستانین بیرروبۆچوونی لایەنەکان لێرە نزیکەکەنەوە لە ڕۆژاوی کوردستان لە سەروبەندی گۆڕانکاریە گەورەکانی سووریادا دایانەوەی بیرروڕای لایەنە ناکۆکان یەک بخەنەوە و نزیک بکەنەوە. ئەو کاتە حساب بۆ کراوترە بین لە ئەمریکا و ئەمریکا پێ دوایە لە هاوکێشەکانیدا کە دەگوزارێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست متمانی زیاتری بە ئێمە دەبێ و لە ڕووداوەکاندا ئێمە زیاتر چۆنەڵی دەخاتە ناو چوارچێوەی بڕیارەکانیەوە. یعنی ئێمە ئەگە بیت بە شێوەیەکی کراوەتر باسی ئەو مەسلێکین ئەمریکا دۆستی زۆر کەمە لە ناوچەکە ئێستا تەنها ڕەنگە دۆستی کورد بێت ینی کورد و ڕەنگە لایانی تر هەبێ بەڵام ئەو دۆستی کەوا پێویستی بە ئەمریکایە و ئەمریکا پێویستی پێێتی کووردە بێگومان ینی دەست لەم دۆستایەتیە ناکێشت ئەمریکا پێویستی ئەگەر بێت وەکو پێشتر ئاماژەم بۆی کرد ئەگەر بێوێت بەردەوام بێت لە هەژمونی سیاسی و سەربازی خۆی لە ناوچەکەیە بێگومان دەبێت لەگەڵ کووردا یان ئەو پەیوەندیە بکات و من لەو باوەڕم کە مەسەرەی ڕۆژ ئاوا و مەسەرەی باشوور یان بەتە ئەگەر باسی ڕۆژ ئاوا بکەین لەو باوەڕم ینی ئەمریکا پێویستی بەمانەوەی ڕۆژ ئاوایەک بەمانەوەی ڕۆژ ئاواش ینی معنای ئەوەی پێویستی بە کورد هەیە کورد ئەگەر لە ڕۆژ ئاوا بێ لە باشوور بێ ئێمە لە باشوور ڕەنگە لە ڕووی زۆر لایانی ترەوە پێویستی بە ئێمە هەبێ بۆ ڕاگررتنی بەڵانس لە ناوچەکە و لە عێراقدا کوردی باشوور باشترین فاکترە بۆ ئەمریکا ئەو یا پەیوەندیکردن لەگەڵ کوردی باشوورە باشترین فاکترە بۆ ئەمریکا بۆی بتوانێت هەندێک بەڵانس هەیە ڕای بگرێت و هەندێک هەژمونی خۆیە لە ناوچەکەدا هەبێت. کاک سۆران با تۆزێ ورتر لەسەر عێراق ینی گفتوگۆ بکەین ینی بابەتی عێراقی شکل لە ئەجندای ئەمریکادا زۆر گرنگە و ئەمریکا هەمیشە دووپاتیەوە کاتۆ کە عێراق بەجێ نایە چکە چەند جارێک ینی داواکراوە هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە یاخود ڕاوێژکارەکانی بکشێنەوە بەڵام ینی کەم تا زۆر بە هەندێک ڕێکەوتنی سیاسی و هەروەها بازرگانی توانیوانە لە عێراقدا بمێنەوە. ئێستا عێراق دوای ڕووداوەکانی سووریا خۆی ئامادەکە بۆی کە ڕوبەڕووی ئەو چۆنەڵی بەرکەوتانی سووریان نەبێتەوە تا ڕادەیەکیش دەوێت پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئێران ڕێک بخاتەوە و بەرژەوەندەکانی هەم ئێران پارێزێ هەم بەرژەوەندەکانی ڕۆژئاوا لە نێویشیاندا بەرژەوەندەکانی ئەمریکا. عێراق تازەترین سەردانی ینی محەممەد یاسۆدانی بۆ بەریتانیا لێککەوتەکانی ڕێکەوتنیشی بازرگانی و ئابووری و واژۆکردنی ڕێکەوتنیشی نەوتیە لە نێوان ئەم دوو وڵاتەدا. عێراق پێ دوایە لە ڕێگەی ئەم ڕێکەوتنی لەگەڵ بەریتانیا دەوێت بەرژەوەندیەکانی لەگەڵ ڕۆژئاوا و ئەمریکا بپارێزێ و ئەو تەوازنەی کە هەیە لە نێوان هەردوو بەرەکەی ڕۆژئاوا و تا ڕادەیەکیش ئێران کە ململانەکانیان زۆر جار لە ساحەی عێراقدا چڕەبێتەوە بپارێزێ ئەتوانێ بیپارێزێ. یعنی عێراق خۆی ئەو با بڵێن بەرژەوەندی ئەو دەست پێشخەریە ئابوووریانەی کە کردیەتی عێراق لە بریتانیا ئەوە خۆی لە چوارچێوەیەکی ئەچێتە چوارچێوەیەکی سیاسیەوە بێگومان چوارچێوەیەکی سیاسی هەیە بۆیە ئەوانە کراوە. من لەو باوەڕم عێراق باش ئەزانێت کە وەکو جەنابەت ئاماژت پێ کرد ئەمریکا لە عێراق دەرناچێت نەک لە بەرخاتری کوردیا لە بەرخاتری چونکە بەرژەوەندی زۆری هەیە هیچێک لە بەرژەوەندەکانی ئەمریکا کە لەنگەر لە ئێمەش لە کورد و لە ئینی زیاتر بێەوەیە پاراستنی مەسەرن ئاسایشی ئوردنا پاراستنی ئاسایشی سعودیەیە ئاسایشی کوێتە یعنی خۆمانش گرنگم بەنسبەت ئەمریکاوە بۆیە ئەمریکا کە لە ناوچەکەیە ئەمانە هەمووی هاوپەیمانی با بڵێن تەقلیدی کلاسیکی ئەمریکان بۆیە ئەمریکا لێرەیە و دەریش ناچێت بەرەوە عێراق ناچارە پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئەمریکا ئەگە بیەوێ یان دێت چاک بکاتیا شێوێ یا بە شێوەیەک لە شێوەکان چاوی جارێتتر دووبارە دای بڕژێتەوە داڕشتنیە پەیوەندیان دەبێت هینی خۆی هەبێت لەسەر ئەساسێک بێت لەو باوەڕم ئەساسەکان وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد سەرەتا ڕەنگە هەمووی مەسەلە ئابوووریەکان بێ بتوانێت عێراق بتوانێت لەگەڵ ئەمریکا خۆی بگونجێنێ ئەمریکاش تا ڕادێک خۆی بگونجێنێ لەگەڵ عێراق و ئەم پەیوەندیانە عێراق ئەتوانێت باڵانسێک ڕابگرێ ئەو باڵانسە ڕابگرێن لە نێوان ڕۆژئاوا
نەک هەر ئەمریکای حتا ئەوروپا و هەوە لەگەڵ ئێرانە لەو بەڕم ئێرانش ئەم ماوەی خۆی هەندێک سیاسەتی کراوەتری هەیە دوای ئەوەی یعنی هەندێک گۆڕانکاری بەسەر ناوچەکە کراوە هەندێک هەژمونی لە دەستداوە لێرە و هەندێک هەژمونی بەدەست کەوتووە لە شوێنێکی تر لەو باوەڕم ئەوش دووبارە داڕشتنەوەی سیاستەکانی خۆیەکە ئەو سیاستێککە ئێران داڕژێتەوە ئەچێتە قاڵبی ئەوەی کە عێراق بتوانێت پەیوەندی لەگەڵ بکات و پەیوەندەکانی خۆشی بەردەوام بکات لەگەڵ ئەمریکا و هەروەها ڕۆژئاوا و دەوڵەتەکانی ناوچەکە. کاکسۆران سیاسەتی 4 ساڵی ڕابردووی ینی جۆ بایدن و دیموکراتەکان ینی ئێمە زین سیاسەتی ناوخۆییان بەێسترە ئەوان وەکو دیموکراتەکان بەڵام لە چوارچێوەی ئەو 4 ساڵی دەسەڵاتی ئەواندا ینی ڕووداوگەلێکی زۆر ڕوویاندا لە دنیادا ینی شەڕی ئۆکراین و رووسیا و هەروەها ئەوە تا کۆتایەتنی دەسەڵاتی بەشارە سەد و شەڕی ئیسرائیل و غەزە ینی کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ ڕوویاندا کە هەمووی بابەتی گەرم بوون ناوچەکەیان بە تایبەتی هەژان. بەڵام ئێستا کاتێک کە ترامپ دێتە سەر دەسەڵات بە تەواتی تا ڕادەیە خەریکە ئەم بابەتانە هێورەوێتەوە تا ینی سووریا تا ڕادەیەک ئاسایش و ئارامەکەی ینی پارێزراوە زۆربەی وڵاتانی دنیا لە ڕووی دیبلۆماسی و دەیانێت پەیوەندی لەگەڵ ڕێبخەنەوە. هەر شەوی ڕابردوو ینی ڕێکەوتنی ئیسرائیل حەماس ئیمزا کرا کە تا ڕادەیە کۆتایی یێنێ بە شەڕی ئەو دوولایەنە و تا ڕادەیەکی ژیانی دۆناڵد ترامپ هەر پێش ینی دەست بەکاربوونی بانگەشەوەی دەکات دەڵێ شەڕی ئۆکراین و رووسیاش بە کۆتا دێنم. پێ دوایە سەردەمی 4 ساڵی دۆناڵد ترامپ سیاسەتی دەرەوەیان سیاسەتیشی ئارامە بێت و تا ڕادەیەک ئەو ڕووداوە قورس و گەرم و گەورانی کە ڕوویاندا لە جیهانداوە بە تایبەتی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست ئارامترە بێ؟ ئێمە بە هیواین ئارامتر بێ بەڵام ئیتر ئێمە نازانین بەرژەوەندەکان ئاراستەی ڕووداوەکان بەرەو کۆ ئەڕوات ئەو بەرژەوەندیانە چین کە مەسەن دۆناڵد ترامپ هەیەی و ئەیەوێت یا بڵین دەرگای ترمان لێ ناکرێتەوە بە دەرگای ململانەی تر ناکرێتەوە چکو بۆ ئێمە دەبێت ئەوەش بزانین ئێستا هەندێک لایەن هەندێک وڵات هەژمونی زیادی کردووە هەندێک وڵات چالاکی سەربازی زیادی کردووە هەندێک وڵات ڕەنگە بۆ بڕواتە ڕۆژهەڵاتی ئاسیاوە بۆ شوێنێکی مەزەن بۆ ناوچەی هۆنگ کۆنگ و تایلند ئەو دەرگایانەمان لێ بکرێتەوە کەس ناچونکە خۆتانزانانی ئێستا چین بەهێز بووە ڕۆڵێکی گەورەی هەم ئابووری هەم سەربازینە ئەگێڕێت یان لە ئەوتانێ لە ئەفریقا ئەوە تا لە با بڵێن لە ناوچەکە لە ئین لە شەرقی لە ڕۆژهەڵاتی ئاسیا لەمانە بەڵام ئیتر لەگەڵ بە هیوان ئەوەی ئەگە ئەو سیاسەتی کە ترامپ باسی لێەوە کات و ئەو شتانی کە ترامپ باس دایناوە کە ئەڵێ من ئەمە جێبێجیەکەم وانە خۆی لە خۆیدا ئەوە ئەگەر ئەوانە جێبەجێ بکرێت ڕەنگە ئێمە بەرەو ئارامیەک بڕۆین ئارامیەک کە بەرژەوەندەکان پابند نەبن بە مەسەلەی سەربازیەکان زیاتر ئەوەندەی پابند بن بە بوارە ئابوووریەکەوە. زۆر باشە ئەمێ کۆتا پرسیار ئەوە بێت ینی باسی چینت کرد ینی چین زۆر بە خشکەیی خۆی خسۆتە ناو هەموو دنیاوە لە ڕێگەی بەرژەوەندێ بازرگانیەکانی لە ڕێگەی ئەو سیاسەتی کە تا ڕادەیەک ینی پەیڕەویەکە بۆ بابەتی بازرگانی و بۆ بابەتی تەکنەلۆژیا ینی لە دوای دەست بەکاربوونی ترامپ سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە چین لە ناوچەکەدا بە تایبەتی بۆ ئێمە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست چۆنە بێ کاکسۆران؟ وەڵام من لە باوەڕم کە ترامپ بچێتە ململانەیەکی گەورەوە لەگەڵ چین چونکە ترامپ وەکو ئاماژەم پێ کرد لە بواری ئابووریە زیاتر هەموو فاکتەرەکان ئەخاتە بواری ئابووریەوە زیاتر گرنگی ئەوە چینش یعنی بە شێوەیەک لە شێوەکان ئێستا با بڵێن ئەو ململانەی ئابووریە کات لە بازاڕەکانی جیهانە ینی ململانەی ئەمریکا ئەکات لە زۆر بئینە منی تر نازانم ملمانەکانە تێتە چ بوارێکە بەڵام ململانەکە لەگەڵ چینە بێ ڕەنگە لە ڕووی ئابووریە بۆیە ڕەنگە لە مەسلەی هۆنگ کۆنگ و هەندێک شوێنی ترا بێت لە جیهانە من بە تەسەوری خۆم چین و ئەمریکا ئیتر ئەبنە دوو جەمسەری تر لە دوای ئەوەی کە ترامپ بێتە دەسەڵاتێک لێتە دەست.
زۆر سوپاس بۆ بەڕێز سۆران داودین و سەر و ڕۆژنامە نووس کە بە سوپاسەوە لە ستودیۆکانمان لە شاری کەرکووک ئەم شەو میوانی پانۆراما بوو. زۆر سوپاسەکە سۆرانجان. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شوی پانۆراماتان پێشکەش کرا. خواتان لەگەڵ.